بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەت بەرنامەی میهری ڕەمەزان. لە هەر جێیەک بینەری ئێمن جوانترین سڵاوتان لێبێت لە یەکێکی دیکە لە شەوە پیرۆزەکانی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز بە ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵ هاوکارم کاکە دانیار بە ئێوەی ئازیز گەیشتینەوە. ئەڵقەیەکی نوێمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵێک بڕکە و بابەتی نوێ لە هەکبەی بەرنامەکەماندایە. داواکارین خۆی پەروەردگار ئەو چەند ڕۆژ و شەوەی لە ڕەمەزان ڕابردووە، نوێژ و ڕۆژ و تەراویح و قورئان خوێندنەکانمان لێ قوبوڵ بفەرمێت، ئەوەی کەماوە ڕێنیشان دەرمان بێت و هاوکارمان بێت بۆی کە پشت بەخوا بتوانین باشترین چاکە و حەسەناتی تێدا کۆبکەینەوە. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرە ئازیزەکانی کەناڵی پەیام. خۆشحاڵین کە ئەم شەویش لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. لەخوای گەورە دەپاڕێنەوە کە تاعاتی هەموو لایەکمان قوبوڵ بکات و ئەم شەوە پیرۆزانەمان بۆ بکاتە تێشوویەک بۆ ڕۆژی قیامەتمە ئینشاڵڵا. ئازان ئەم شەویش لە بەرنامەکەماندا کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک زانیاریمان بۆ ئامادە کردوون، وەروەها لە ڕێگەی پەیام نێرانمانەوە هەوڵ دەدەین کە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان عیبادەت و تاعاتی زۆرێک لە موسڵمانانتان بۆ بگوازینەوە و هەروەها بتوانین کە چەند وتارێکی ئاینی ڕاستەوخۆ لە مزگەوتەکاندا بگوازینەوە بۆیە ئازیز. و لەگەڵیشیدا وەکو شەوانی ڕابردوو پرسیاری و وەڵامان دەبێت، بورگەیەکی دیکەمان دەبێت کە پرسیار و وەڵامە. دەخوازین کە ئەم شەویش ئێوە پەیوەندیمان پێوە بکەن و بتوانن وەڵامە ڕاستەکان بەدەست بێن. ئەگەر دەرفەت هەبوو ئەم شەو وەک لەگەڵ ئامادەکاریش قسەمان کردووە، هەوڵین لە شەوانی پێشووتر کە دەرفەت کەمتر هەبوو بۆ پەیوەندی تەلەفۆنیەکان ژمارێکی زیاتر پەیوەندی وەربگرین ئەم شەو. پرسیاری ئەم شەومان پرسیارەکەمان چیە کاک دانیار؟ پرسیارەکەمان ئەو دەرگایی کە ئەو دەرگایی کە تایبەتە بە ڕۆژوان لە بەهەشتا ناوی چی؟ ئەمە پرسیاری ئەم شەومان دەبێت. بێگومان بەهەشت چەند دەرگایەکی وەک باسەکە 8 دەرگای هەیە کە بۆمان هاتووە لە فەرموودەکانە. یەکێک لە دەرگاکانی تایبەتە بە ڕۆژوانان، ئەوانەی کە بە ڕۆژووە بن، چ ئەوانەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژون، چ ئەوانەی کە لە دوای مانگی ڕەمەزان پەرە ئەدەن وە گرنگی ئەدەن بە ڕۆژوە سونەتەکانی وەکو دووشەمە و پێنجشەمان، وەکو ڕۆژانی ئەیام البیض، 13 و 14 و 15 هەموو مانگێکی عەرەبی. و چەند ڕۆژێکی دیکەشمان هەیە وەکو ڕۆژی عەرەفە، چەند ڕۆژێکی کەشمانێک کە ڕۆژوتیاندا سونەتە و پیرۆزە و مبارەکە. خۆی پەروەردگار دەرگایەکی تایبەت کردووە بە موسڵمانان لە ڕۆژی قیامەتە، ئەوانەی کە زۆر بە ڕۆژوو بوون لەو دەرگایەوە ئەچنە بەهەشتەوە، لەو دەرگایە خۆڵکیان لێکرێ. ئەو دەرگای ناوی چییە؟ خی گەورە بە نسیبی ئێمەش و ئێوە عزیزیش بکەن. بەڵازان یەکەمین پەیوەندی وەردەگرین خاتو شکوریە لە خاتو شکوریە کەریم لە بازیان. سڵای خوا لەبێ خاتو شکوریە. زۆر سپاس. خاتو شکوریە گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ دووبارەی پێرەوە. ئەو دەرگایی کە تایبەتە بۆ ڕۆژوانان لە بەهەشتا ناوی چییە؟ دەرگای ڕێیان. ئینشاءالله بە خزمەت هەموو کەسێکە دێت. ئینشاءالله زۆر باشە، ئەو وەڵامەت بۆ جێگیر دەکەین. بتوانێت بەشدار بێت؟ با بەشدار بێت. بەس ناوی دوانیمان پێ بڵێت بۆی کە ناوی بنووسی نای خۆمان. شۆخان دڵشاد. کەمێک دەنگە بەرزکەیتەوە؟ شۆخان دڵشاد. شۆخان دڵشاد. شۆخان کێ؟ باشگوێ دڵشاد. بەشدار؟ دڵشاد. دڵشاد. زۆر باشە. خاتو شۆخان، تۆ وەڵامی پرسیارەکە چیمان پێ دەڵێ؟ دەرگای ڕێیان. دەرگای ڕێیان.
دەستخۆش بێ خاتونی بەڕێست دوو تێبینی بۆ ئەو خوشک و برا بەڕێزانەی کە پەیوەندیەکەن تکایەکی برایانە ئەوە برایانی بەشی دەنگی ژوا بە ئێماڵن کاتێ تەلەفونەکەن تەلەڤزیۆن کسکەن تەنها لە تەلەفونەکەەوە گوێ لە ئێمە بگرن و قسە لەگەڵ ئێمە بکەن و قسەکانی ئێمە ئەبیستن خاڵی یەک خاڵی دوو تکایە سەوتان بەرزکەنەوە بێزەحمەت ئەچینە سلێمانی پەخشان حامید وەرەگرین پەخشان سڵاوی خوات لێبێت خۆی گەورە ئێوە دێت برا زۆر سوپاس بێوی بیت ئاگا لە پرسیارەکەمان هەیە زۆر سوپاس دەکەین بێوی بی وەڵامی پرسیارەکە دەزانیت باڕیان بێ باڕێیان بێ ئەوە بەزدار بێ هاتوو بۆ ماڵمان لە خزمەتیان دەست خۆش بێ یاخوا ناوی دوانی حافیز بێ خوا لەگەڵ سەرچاو بەڵێ 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 خوشکی من سلام علیکم عەلەیک سەلام دادەکەی من سەرچاو دەستخۆشی بەرنامەکەت لێکم زۆر سوپاس هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس لەگەڵ تۆ ناوی بەڕێزت دینە دینە هیوا لە کەرکووک بەڵێ دیارە ئەو خوشکەی پەخشان کەوتیەوە دیارە قسانەکە بچڕاوە باش دینە خان سڵاوی خوال لەبێ زۆر سپاس وای خۆی گەورە لێوەی بەڕێ وەڵامی پرسیارەکەت لایە دەرگای ڕەیان دەرگای ڕێی پوری مەتوانێ بەشداریکە لە ماڵمانە وەڵا ئەگەر وەکەوەی پێشوو نەبێت خێرا بەشداریکا لە خزمەتن بۆی نەبچڕ ئەوە خۆی وڵام ئەلو السلام علیکم عەلەیک سەلام و ڕەحمەت الله میدیاسان لەگەڵا میدیا کێ بەڵێ میدیا عەزەدین لە کەرکووکەوە با دەرگای ڕێیان بێ میدیا عیزەدین هەر لە کەرکووک دەستخۆش میدیا خان زۆر سوپاسانەکەم زۆر سپاس خوا لەگەڵ سەرچاو دەچینە سلێمانی کاک جەوهەر ڕەو وەردەگرین کاک جەوهەر سڵای خوات لێبێ سڵاوی خۆی گەورە لە جەنابیشتان زۆر سپاس زۆر سوپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم و بەشی سێهەمی ڕەمەزانی هەموومان پیرۆز بێ ئینشاءالله ئینشاءالله ماشاءالله خۆی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردی بێ و ئەم عەزەتی جەنابیشتان ئینشاءالله خۆی گەورە بە عیبادەتێکی زۆر گەورە بە ئەجرێکی زۆر گەورە نووسینێتی ئینشاءالله ئینشاءالله لەگەڵ ئێوەیە کاک جەوهەرگیان وەڵامی پرسیارەکە دەزانیت وەڵامی پرسیارەکە زانم ئینشاءالله من ئاگام لە پرسیارەکە نەبوو عەزێت نەبێ بەس بەر لەوەی پرسیارەکەم بۆ بخوێنیتەوە ئەتوانم یەک پێشنیاری بچکۆلەویم کەم خزمەتین ئەو خزمەت لە منەوە ئەگەر ئەو بەشداربووانی کە بەشداریەکەن ئەگەر بکرێ قەی ناکە بە فڵان کەس لە ماڵمانە بەس با لە یەک نەفەر زیاتر نەبێ بۆن منانی بۆن منە بە نەفەری سەرەکیەوە بەوەی دایانیش دوان بێت چونکە تەبوو بە کەلتور بۆمان وەرناگیرێت دوایی وای لێکین ئینشاءالله زۆر باش بقەی ناکە یەک نەفەری دوای ئەو بە هەرحاڵ بەڵام لە ماڵێکا بێ بە سێ چوارێک ئەوە وەرناگیرێت کاتەکەش تۆ کەمە تا ئێستا هەر یەک کەس بووە سوپاس بۆ پێشنیازەکەت لە بەرچاویەک من دەستخۆشیتان لێتان لێگرتم سپاس وەڵامەکەی پرسیارەکە چی بۆ عەزێت نەبێت ئەو دەرگایی کە لە باش تا تایبەتە بە ڕۆژوانە ناوی چییە دەرگای با ڕێیان بێ دەرگای باش هەر لە کەرکووک لە کەرکووک دەچینە کەرکووک ئاواز یا بە وەرەگرین ئاواز خان سڵاوی خوا لەبێ زۆر سپاس خوشکی من نوێژ و ڕۆژ و تاعات قبول بێ وەڵامی پرسیارەکە ئێمەت لایە بەڵێ با دەرگای ڕێیان بێ با دەرگای ڕێیان بێ بەڵێ ئینشاءالله ئامین ئامین سەرچاو خوشکی من خوا لەگەڵ بێ پەیوەندی دیکە خاتو ڤینۆس عوسمان لە سلێمانی وەردەگرین خاتو ڤینۆس لای خوا لێبێ خۆی گەورەی لە ئێوەش بێت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکە بە دەرگای ڕێیان بێ دەرگای ڕێیان بەڵێ زۆر باشە خاتو ڤینۆس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەن ئەچینە کەلار شەهرۆ ئەحمەد وەرەگرین شەهرۆ سڵاوی خوا لەبێ سلام علیکم عەلەیکی سەلام دادەکەی من دەستخۆشی بەرنامەکەتان لێکم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس وەڵامی پرسیارەکەت لایە با دەرگای ڕێیان بێ تاکیدی یان هەر لەسەر ئەو پەیوەندیانی ترواڵەی نەخێر زۆر تاکیدم زۆر تاکیدی دەستخۆش خوا لەگەڵ زۆر سپاس خۆن لەگەڵ خوا لەگەڵ سەرچاو خاتو هاژە ئومێد لە سلێمانیەوە لەگەڵمانە خوا تو هاژە سڵای خوا لێبێ خاتو هاژە وەڵامی پرسیارەکە دەزانیت وەڵامەکەی ڕێیان ڕێیان زۆر باشە وەڵامت ئەچینە
چەند چەماڵ ئاواز عەبدوڵڵا وەرەگرین. ئاوا سڵاوی خوان لێبێ. السلام عليكم. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵا الله. دەستخۆشیتان لێکم. زۆر سپاس دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندی کرد. وەڵامی پرسیارەکەت لایە؟ بنسبة پرسیارەکەتان و دەرگای ڕێیان ئینشەڵڵا خوای گەورە بیکە بە قسمەتتان. اللهم ئامین ئەجمەعین دەستخۆش. بەبزانین چی کەمان لەگەڵایە؟ کاکاوە سابیل لا چەمچەماڵ وەردەگرین. کاکاوە سڵای خوا لێبێ. سڵای خوای گەورە لێوەش بێ. زۆر سپاس. سەرچە. دەستخۆشی بەرنامەکەشتان لێکەم. زۆر سپاس کاکا. سپاس بۆ جەناب. سپاس لێوەش. بۆ وڵامی پرسیارەکەش دەرگای ڕێیانە. جان دەرگای ڕێیان. دەرگای ڕێیان زۆر باشە. سلام علیکم. زۆر سپاس بۆ تەلەفۆن. زۆر سپاس بۆ بەڕێزت. ئەچینە لای محەممەد شوانی لە کەرکووکەوە. کاک محەممەد سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا. وەڵامی پرسیارەکە ئێمەت لایە؟ بەڵێ با دەرگای ڕێیان بێت. دەست و چاوت خۆش بێ و خوار لەگەڵ. بەڵازان دووبارە پرسیارەکە دەخوێنەوە دەرگایی کە لە بەشتا تایبەتە بە ڕۆژوانان ناوی چییە کە چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەی عەزیزین؟ نور ئیسماعیل لە هەولێر. خاتو نور سڵای خواتان لێبێت. سڵاوی خوا لە تۆش بێ و تاعاتی تۆش قبوڵ بێ. سڵای خواتان لێبێت تاعاتی عیبادەتیشتان قبوڵ بێت. سڵای خوش لە تۆ بێت لە تۆش قبوڵ بێت. بۆ وەڵامی پرسیارەکەش دەرگای ڕێیانە. دەرگای ڕێیان زۆر باشە. خاتو نورە وەڵامت بۆ جێگی دەکەین. خاتو پەروانە ساڵح لە لە سلێمانی وەردەگرین. سڵای خوا لێبێ خاتو پەروانە. سڵای خۆش لێوە بێ. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ دەرگای ڕێیان. دەرگای ڕێیان زۆر باشە. خاتو پەروانە وەڵامت بۆ جێگی دەکەین. زۆر سپاس. خوار لەگەڵ سەرچاو. چێمان لەگەڵا؟ خاتو پەیمان محەممەد لە هەولێر. سلام علیکم. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵا. خوای گەورە تاعات عیبادەتان قبول بکە. ساڵح خوای گەورە ئەز عیبادەتان داتە لەسەر ئەسارە باشانی ئێوەدەیکی ساڵحە بەردەوام بێت. اللهم ئامین. الله لەگەڵێوەدا. وەڵامی پرسیارەکەت لایە؟ بەڵێ با دەرگای ڕێیان بێ ئینشاڵڵا خودای گەورە هەموومان لە دەرگای ڕێیان کۆ بکاتێ ئینشاڵڵا. ئامین ئەجمەعین. دەست خۆش بێ و خوار لەگەڵ بێ. خوای گەورەتان سپاس خودای گەورە سپاسان لەگەڵ. خوار لەگەڵ سەرچاو. کاک تۆفیق ڕوق خاتو ڕوقی قادر لە ڕانی وەردەگرین. سڵای خوا لەوێ خاتو ڕوقیە. ڕوقیە خان. السلام عليكم. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵا. وەرەحمەتوڵڵا. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. سپاس. وەڵامی پرسیارەکەت لایە؟ بەڵێ دەرگای ڕێیان. چییە؟ دادا؟ بەڵێ چییە وەڵامەکە؟ دەرگای ڕێیان. دەرگای ڕێیان دەست خۆش بێ خوار لەگەڵ بێ. خاتو ئامینە ئەحمەد دوا پەیوەندی وەردەگرین لە هەولێرەوە. سڵای خوا لەبێ خاتو ئامینە. سڵای خوا لە توش بێ. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ ڕێیان. دەرگای ڕێیان دەست خۆش بێ خوار لەگەڵ بێ. کاک دانیار وەک ئاماژەمان پێکرد 18 پەیوەندیمان بۆ پرسیارە وەرگرتوین لە شەوانی تر زیاتر دەرگامان کردە و دەرفەتمان نا بە بینەرانی خۆمان کە شەویش پرسیارەکەمان ئاسان زۆر ئاسان کوردوتەنی بە لێوە خوێ. بەڵازان دەچینە لای برگەیەکی دیکەی بەرنامەکەمان کە خوانی ڕەمەزانە کە بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ کە دروستکردنی مەحەلەبی و زنودستە پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە.
سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستان ئەم جارش بە خواردنێکی جیاواز لە بەرنامەی میوانی کاشۆ گەڕاینەوە لاتان. خۆشەویستانم خواردنی ئەمڕۆمان دروستکردنی دوو جۆر شیرینیە کە بۆتانی ئامادە دەکەم. شیرینی مەحەلەبی لەگەڵ زەنووست لەگەڵ بەکارهێنانی بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ. بۆیە بەرهەمەکانی کاشۆ بەکار ئەهێنم لەبەر ئەوەی تەندروستە و تام و چێژێکی زۆر خۆش بە خواردنەکەمان دەبەخشێت. ئێستا دەست ئەکەین بە دروستکردنی مەحەلەبیەکە لەگەڵم بن. مەنجەڵێک ئەهێنین. 2 پەرداخ ئەومان پێویستە. ئەمە شیری سائیلە. 2 پەرداخ شیرمان پێویستە. شیری وشکمان پێویستە 3 کەوچک. کەوچکی تێشخۆر. پەرداخێک شەکر بەکارهێنم من لێرەیە، بەڵام ئیتر بەکارهێنانی شەکرەکە بە پێی خواستە، چونکە زۆر کەسەیە شیرینی ئەکا بەسەر مەحەلەبیەکەیە ڕێژەیەکی کەم شەکر بەکار ئەهێنێ بووی. 4 کەوچک نیشاستەمان پێویستە. ئاوی گوڵ ئەیخێنە سەر ئاگرێکی هێواش هەتاوەکو مەحەلەبیەکە تون ئەبێتەوە. ئێستا مەحەلەبیەکەمان لەسەرە و گەرم بووە. من لێرەیە 2 کەوچک گوێز هەند بەکار ئەهێنم. لە بەرنامەکانی پێشووشا باسم کرد کە بۆ زۆر شت بەکار ئەهێنێ. ئەمڕۆ من لە شیرینیە بەکاری ئەهێنم. بۆیە ئەم 2 کەوچکە بەکار ئەهێنم، چونکە مەحەلەبی کە لە سەلاجەیە ئەمێنێتەوە زۆر جار وشک ئەبێ. 2 کەوچک گوێز هەندی تێ ئەەکەم نایەڵێ وشک بێ و مەحەلەبیەکەمان شەق ببە. ئەمە گوێز هەندە بەرهەمی کارگەی کاشۆیە، بەرهەمێکی خۆماڵیە. ئەمە چەند ئیسفادەیەکی ئەمەتان پێ بڵێم. بۆ کردداری هەرسکردن زۆر باشە، بۆ نەخۆشی دڵ و مێشک زۆر باشە، لەگەڵ هەموو ئەوانەشە تام و بۆنێکی خۆش ئەبەخشێت بە خواردنەکانمان. خۆشەویستانم ئەمیش مەحەلەبیەکەمانە ئامادە بووە. ئێستا ئەیکەینە قاپی پێشکەشکردنەوە و ئەیخێنە ناو بەفرگرەوە. مەحەلەبیەکەمان ئامادە بووە، 5 پەرداخی لێ دەرچووە. ئەیخێنە بەفرگر هەتاوەکو سارد بێت، چارەکێ 20 دقە بۆ ئەوەی سارد بێت. خۆشەویستانم لە دوای ئەوەی مەحەلەبیەکەمان ئامادە کرد و خسمانە بە فرگر تاوەکو سارد بێت لەگەڵم بن بۆ دروستکردنی شیرینی دووەم کە زەنووستە. بەڵام پێش ئەوەی دەست بکەین بە پێچانەوەی ئەم شیرینیە ئەبێ شیلەکەی حازرکەین بۆ ماوەی چارەکێک تاوەکو 20 دقە لەسەر بێت. لەگەڵم بن بۆ دروستکردنی شیرینی دووەمان کە زەنووستە. پێویستمان بە نیشاستە ئەبێت، تامی ڤانێلا، نانی پاقلاوە، فستقی هاڕاو لەگەڵ سمیت. شەکریشمان ئەوێ وە خامەش. شیری سائیل 2 پەرداخ بۆ 4 کەوچک شەکری تێ ئەەکەین. 3 تێ کردووە، ئەوە 4 کەوچک. نیشاستە 4 کەوچک. کەوچکی چێشت. نیشاستە ئێستا ئاوە ئەتوانین تێ بکەین، بەڵام دوایش کە کوڵیە ئەتوانین تێکەین، بەڵام کڵۆ ئەبێ، بۆیە هەر لە سەرەتاوە تێ ئەەکەم. خامە ئەمە خامەیەکی تەواو نییە، تقریبان 3 چارەک خامەیە. 4 کەوچک سمیدی تێ ئەەکەین بۆ ئەوەی ئاو نەیاتەوە. ئەم سمیدە بۆ تونکردنەوەی کرێمەکەیە. ئەمە 4 کەوچک. ئێستا گیراوەکە ئامادە بووکەوە ئەیخێنە ناو زەنووستەکەەوە، بەڵام تێکی ئەین تا تون ئەبێتەوە و کەمێکیش سارد ئەبێتەوە، بە گەرمی بەکار ناهێنرێت. ئازیزانم ئێستا گیراوەکەمان ئامادە کردووە. دەست ئەەکەین بە پێچانەوەی زەنووستەکە، بە نانی پاقلاوە ئەیکەین. نانەکەمان ئەبڕین لە شێوەی حرفی تی. بەو شێوازە ئەتوانین، بەم شێوازەش هەر ئەتوانین نانی پاقلاوەکە ڕاستەوخۆ بکەین بە دوولەتەوە لە ناوەڕاستە و هەردوو لای هەڵگێڕینەوە و لێ دروستکەین. بە هەر شێوازێک بکەی هەر ئەبێت. مەقەست بۆیە بەم پەڕۆیەدامان پۆشیوە لەبەر ئەوەی هەوان لە نانەکە نەیاچووکە ئەتەقێ بەدەستەوە. نانەکەی زۆر ناسکە. ئازیزانم لە دوای ئەوەی زەنووستەکەمان پێچای و ئامادەیە بۆ سوورکردنەوە، من لێرەیە زەیتی کونجی بەکار ئەهێنم کە بەرهەمی کارگەی کاشۆیە، زەیتێکی سروشتیە، بەرگری لێش بەهێز ئەکات بۆ پەستانی سارد بەرهەم ئەهێنرێت، خۆماڵیە، تام و بۆنێکی زۆر خۆشیش ئەیە بە خواردنەکەمان. من لێرەیە ئەمە بەکار ئەهێنم. مەحەلەبیەکەمان ئامادە بووە لە دوای ئەوەی لە بەفرگرا دەرمان هێنا سارد بووە و تون بۆتەوە. زەنووستەکەشمان سوور کردوێتەوە و لە شیلەمان هەڵکێشاوە. ئێستا هەندێک فستقی هاڕاو ئەکەین بەسەریا. ئەمە فستقی هاڕاو، ئەتوانی گوێزی هاڕاوکەی بەسەریا، ئەتوانی گوێزنکەی بەسەریا، بەپێ ڕەغبەتی خۆتە. مەحەلەبیەکەشمان ئەمە گوێز هەندە، ئەمە گوێز دوانیان گوێز هەندی پێوە ئەەکەم، دوانیان
مرەبای پێوە ئەەکەم بەپێی ئارەزوی خۆتان. ئێستا لە دوای ئەوەی کە گوێزهندم بۆ دوانیان بەکارهێنا ئەتوانم مرەباش بەکار بێنم. من لێرەیە مرەبای کاشۆ بەکارەهێنم، مرەبای گێزەر، خۆماڵیە، سروشتیە، خاتوونی دەزڕنگین، خاتوو بەهرە سەرپەرشتی ئەەکە، بەرهەمی خۆماڵی کارگەی کاشۆیە. ئەمیش خورماکەیە کە لە گوێز و خورما و مرەبا بەکار هاتووە، شەکریتیانە ئەمەش هەر سروشتیە. ئازیزانە من لە هەردوو شیرینەکەدا بەرهەمی کاشۆم بەکارهێناوە. زەیتی کونجی کە زەیتێکە بە پەستانی سارد بەرهەم هێنراوە و بەرهەمی کارگەی کاشۆیە و خۆماڵیە، تاموبۆنێکی زۆر خۆشی هەیە کە زەنوستەکەم تیادا سوور کردوێتەوە و پێشکەشی ئێوەی دەکەم. و هەروەها زەیتی گوێزهند کە ئەمیش بەرهەمی کارگەی کاشۆیە بۆ مەحەلەبیەکە بەکارم هێنا. وەکو پێم وتن بۆیە بەکارم هێنا چونکە ڕۆژی وا هەیە مەحەلەبی ئەخەیتە سەلاجەوە 2 ڕۆژ ئەمێنێتەوە بۆ ئەوەی وشک نەبێ و شەق نەبا. من لێرەیە گوێزهندم بەکارهێناوە، تامی زۆر خۆشە و بۆنیشی زۆر خۆشە، ئیسفادەیشی زۆر زۆرە و سروشتی و بەرهەمی کارگەی کاشۆیە. ئێوەش ئەتوانن تاقیکەنەوە و بەکاری بێنن. ئازیزانم بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی میوانی کاشۆ. هەتا بەرنامەیەکی تر لەگەڵ بەرهەمەکانی کاشۆ خواتان لەگەڵ. بەڵام ڕێزان لە تەوەرەی سەرەکی ئەم شەوماندا لای هەمووان ئاشکرای ئێمە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزدەین. لەو دەشەوەش 5 شەویمان بەڕێ کردووە، 5 شەوی ماوە لەسەر گرنگی وە زیندووکردنەوە و بەرزڕاگرتنی شەوانی قەدر و ئەو عیبادەت و زیکر و دوعانی لەو شەوانەدا دەکرێت. بە پێویستمان زانیوە لە شاری هەڵەبجەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید هەڵەبجەیی زانایی ئاینی بکەین. مامۆستای بەڕێز سڵاوی خوارد لێبێت، نوێژ و ڕۆژ و تاعەتتان قبوڵ بێت. مامۆستای بەڕێز ئەگەر جۆ لە دەنگی ئێمەیە سڵاوی خوارد لێبێت، نوێژ و ڕۆژ و تاعەتت قبوڵ بێت. حەزەکەم لە دوای سڵاوکردنەکەی جەنابێت ئەگەر لەسەر ئەم چەند شەوەی کەماوە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان کە 5 شەویمان ماوە بۆکو بیرخستنەوەیەک بۆ موسڵمانان ئەوانەی کە بڕیاریان داوە لەم چەند شەوەی کەماوە بەخەبەر بن، خەولە خۆیان بزڕێنن و سونەتەکان لەم شەوانەدا زیندوو بکەنەوە. قسە و باسێکمان لەسەر بەرزڕاگرتنی شەوی قەدر بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. حمد سنا بۆ خوای گەورە، درود و سڵاوات لە دیداری خۆشەویستمان پێغەمبەری خوا لەم سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ و لەسەر جەم بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر شوێن و لە هەر جێگەیە کە هەن سڵاو و ڕێز و حرمەتمان هەیە بۆیان. داواکارین لە پەروەردگار ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەوەی کە ڕۆژتووە لە ڕەمەزان خوای گەورە لێی قوبوڵ کردبین، لێی وەرگرتە بین ئینشاء الله، و ئەوەی ماوە لە ڕەمەزان خوای گەورە موفقمان کە بە تاعەت و بە عیبادەت ئاوەدانی بکەینەوە ئینشاء الله. و دوعای خێرمان هەیە بۆ سەرجەم موسڵمانان کە ئێستا لە مزگەوتەکان و لە ماڵەکانە بێدارن، خەریکی شەو بێدارین، خەریکی پەرستش و خەریکی عیبادەتن، خوای گەورە موفقیان کاوە تاعەت و عیبادەتیان لێ قبوڵ کات ئینشاء الله. معلومی بەڕێستانە خوای گەورە بەخششی زۆرە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک لەو بەخششانە کە داوێتی بە ئومەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مانگی ڕەمەزانە، لە مانگی ڕەمەزانە قورئان دابەزیوە، لە مانگی ڕەمەزانە شەوانی قەدری تێدایە. ئەو شەوەکە خوای گەورە ئەفەرمێ خەیڕ من ئەلف شەهر، عیبادەت و پەرستش لەو شەوەدا بەقەد 1000 بانگ خێری هەیە. ئەوە یەکێکە لەو تایبەتمەندی و لەو بەخششانەی کە خوای گەورە داوێتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لێرەوە ئێمە ئەڵێن فرسەتە ئینشاء الله ئەو خێر و ئەجر و پاداشتە گەورەی کە خوای گەورە دایناوە بۆ ئەوانەی کەوا شەو بێدارن لە دەستی خۆمانی نەدەین ئینشاء الله ئەو چەند سەعاتەی کەوا هەیە.
و من پێم خۆشە مژدەیەک بدەم بە سەرجەم مسلمانان ئەوانەی کەوا شەو بێدارن و ئەوانەی کەوا ڕۆژوەوانن خوای گەورە کاتێک کە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر لسر وشي الليل بوسين ليل لكي ودس بأكات كاتك غروب هر كاتك خور أنشيت أو كاتا الليل دس بأكات بويا إما ألين سرجم مسلمانان إن شاء الله أواني كوا أهل عبادة أهل برستشن لمزقوتكانا لمالكانا بإذنه تعالى إن شاء الله همويان أجر باداشتي الشوي قدريان برأكوية بلاي كموا نواجي مغرب كأيكن كليلة نواجي عشاء كأيكن أوش هل لناو ليلة لناو ليلة القدر وتراويح وتر خندني قرآن كأكره أو إن شاء الله همو مسلمانان لسرتا سري جهانا إن شاء الله بجدار بن لو ليلة القدر ولا أو خير ولا أو أجر باداشتا ما دام يخوي جورا فرمي ليلة القدر خير من 1000 شهر كوابو هل لدواي غروب وكخور أو أبي ليلة معنى يوايا يما هل لو كاتوا إن شاء الله شوي قدر من بو حسيبه وأجر باداشتي أو هزار مانگا كأخواي جورا دياري كردو هشتاو أو اند صال أكان إن شاء الله بجدار بن ودسمان أكويت بلا ما ويتي داي بيغمبر إخوا عليه الصلاة والسلام كأخواي جورا لقناهي باشو بيشي خوش بوهم أبينين لرمضان پرستش و عبادتی لە مانگەکانی تر زیاتر کردووە و هەروەها بەخشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگەکانی ترە بە هەمان شێوە زیاتر بووە و کاتێک دە شەوی ئەخیری ڕەمەزان هاتووە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام شد المئزر وأحيا ليلة پیغمبری خوا صلی الله عليه وسلم خوی آماده تر اکرد خوی زیاتر کو اکردوا هر وکو چون اوانەی کە ساحە و مەیدانەکەن پێشبڕکی ئەکەن بڵێن 1000 مەتری پێشبڕکی ئەکەن ڕائەکەن لەم 1000 مەترا کاتێکەوە 50 مەتری ئەمێنێ 100 مەتری ئەمێنێ بۆ ئەوەی بگەن بە پەتەکە و بگەن بە خەتی کۆتایی هەموو ئەوانەی کە پێشبڕکیەکەن ئاوەڕ نادەن بەملاو بەولاوە هەر هەمووی چاوی لە خەتەکەیە و هەرچی توانا و هەرچی وزەی هەیە لەو کاتا ئیخاتە کە بگاتە پەتەکە بۆیە ئێمەش یەکمان ئەوە تەقریبی 25 شەو عیبادەتمان کردووە 5 ڕۆژی ماوە ئەوەتانین لە کۆتاییەکە وەکو پێشبڕکیەکە وەکو ئەو پێشبڕکێ وایە نابێ ئینسان خاو ببێتەوە نابێ ئینسانی ئیماندار سار ببێتەوە هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا هێمەی فێر کردو خۆی لە دەشەوی ئەخیرا شد المئزر يعني زیاتر خۆی پێچاوەتەوە خۆی کۆکردوێتەوە بۆچی خۆی کۆکردوێتەوە بۆ پەرستش و بۆ عیبادەت هەر بەوەژنا و ئەیقەض ئەهلە ماڵ و منداڵی بەخەبەر هێناوەتەوە و ئەحیا لەیلە لەیلەکەیشی بە تاعەت و بە عیبادەت و بە پەرستش و بە هەموو ئەو شتانەی کە لەخوا نزیکی ئەکاتەوە زیاتر و پلە و مەقامی زیاتر بەرز ئەکاتەوە ئەنجامی داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەش ئەوەی کە لە ڕەمەزان ڕۆیشت و ئەوەتانین لە کۆتاییەکە ئینشاءالله هیممەتێکی زیاتر گورج و گۆڵێکی زیاتر خۆماندووکردنێکی زیاتر هەتاکو ئینشاءالله هەرچی خێر و بەرەکەتێک لە شەوانی قەدرە هەیە ئینشاءالله دەستمان بکەوێت جێگای خۆیەتی ئێمەی مسلمان نێڵین ئەم فرسەتە و ئەم هەلەمان لە دەست بچێت لە کاتێکاکان ئەو هەموو ئەجر و ئەو هەموو پاداشت و ئەو هەموو خێرەی تێدایە و ئەو لەو شەوانە لە هەموو شەوەکانە کە دوو بەشی شەو ئەڕوا بەشێکی ئەمێنێت خوای گەورەیە تا ئاسمانی دنیا داواکە لە عەبدەکانی داواکە لە بەندەکانی چی هەیە لەوە شیرینتر چی هەیە لەوە جوانتر چی هەیە لەوە خۆشتر خوای گەورە بێتە ئاسمانی دنیا بڵێ هەل من تائب مستغفر ئەقضی له حاجاته چی تام و چێژ و چی لەزەتێکە الله خوای گەورە بێتە ئاسمانی دنیا داوا بکە لە عەبدەکانی داوا بکە لە بەندەکانی هەل من تائب مستغفر کێ هەیە تەوبە بکات کێ هەیە داوای لێ خۆشبوون لە خوا بکات کێ ئەیەوێ من لێی خۆش بم عەفوی بکەم کێ تەڵەب و داوایە هەر تەڵەب و داوایەکی هەیە مصیبەت و ناخۆشی هەیە ژیانی تەنگە و ناڕەحەتە منداڵی نییە خێزانی نییە نەخۆشە هەر دەردێکی هەیە داوای پلەی بەرزەکە لە بەهەشتا داوای ناز و نیعمەتەکە لە بەهەشتا
فەرمێت داوام لێ بکەن یەتە ئاسمانی دنیا خی گەورە داوامان لێکا چی تەڵەب و چی داوایەکمان هەیە بیکەین چەندی خۆش لە مزگەوتەکانە دەممان بە زیکرەوەیە دەممان بە تەسبیحاتەوەیە بە کۆمەڵ و بە جەماعەت دانیشتوین ئەو دیمەنە ڕۆحانیە ئەو دیمەنە شیرینە ئەو دیمەنە مەلەکوتیە ئەو دیمەنە پڕ لە تام و چێژ و لەزەتە کە دائانیشە ئینسان لەگەڵ خوای خۆی مناجات بکە بە کۆمەڵ مناجات بکەین داوا بکەین لە پەروەردگارمان بۆیە ئینشاءڵڵا ئێمەی مسلمان ئێمەی دیندار ئەم هەلو فرسەتە کە خوای گەورە پێی بەتە جوانە شیرینە کە خوا پێی بەخشوین ئینشاءالله هەوڵ بدەین ئەو خێر و ئەجر پاداششمان دەست دەرنەچێ خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوانەی کەوا من قام ليلة القدر دم من ذنبه ئەوانەی شەو بێدارن لەیلەة القدر شەوانی قدر بێدارە بن شەوی قدر ئەبێ بە نسیبیان غفر له ما تقدم من ذنبه خوای گەورە لە گوناهەکانیان خۆشە بێ عەفویان ئەکات لەم شەوانە شەوی دوعایە شەوی نزایە شەوی پاڕانەوەیە شەوی نزیکبوونەوەی لە خوا کە هەرچی خەزیێنەی هەموو شتەکان لە لای ئەوە دەوڵەمەندە خوای گەورە دەوڵەمەندی خوای گەورە و دەوڵەمەندەکانی تر نییە خوای گەورە ئەوانەی کەوا دەوڵەمەند و محسین و چاکە خواز و ئاگایان لە فەقیر و هەژار و ماڵە فەقیرەکان ئاوەدانەکەنەوە گیرفانی فەقیرەکان ئاوەدانەکەنەوە سفرەی فەقیرەکان ئاوەدانەکەنەوە خوای گەورە زیاتر خێر و ڕەحمەت و بەرەکەت بڕێژێ بەسەریانە بەڵام زۆر جار دەوڵەمەندێک دوو جار تەلەفۆن و بۆ کرد سێ جار تەلەفۆنت بۆ کرد ئەبینی لەوە چێ بێزار ببێ ناڕەحەت ببێ بێتاقەت ببێ تەلەفۆنەکەی داخا بەڵام خوای گەورە دائیمەن قاپی کراوەتەوە دەرگای کراوەتەوە نەکراوەتەوە پێی خۆشە عەبدەکەی ئیلحاح بکە لە داواکردنە پێی خۆشە بەندەکانی داوا بکەن هەتا داوا بکەین لە لای خوا خۆشەویستین هەتا ئیلحاح بکەین لەگەڵ پەروەردگارە ئێمە زیاتر خۆشەویستین لە لای خوای گەورە مامۆستا تا چەند گرنگە لەم شەوانەدام شەوی کەماوە کات گرنگێکی زۆری پێ بدەین ئەو کاتی کە هەمانە بە موبایل و بە ئەنتەرنێت و کۆمەڵێک بابەتی دیکەوە خۆمان سەرقاڵ نەکەین بە تەنها بە عیبادەتەوە خۆمان سەرقاڵ بکەین یەقینم هەیە کە ئەگەر مردوویەک زیندوو بێتەوە ئاواتەخوازی سەعاتێک نا کەمتر لە سەعاتێکی ئەم چەند شەوەیە کەماوە عیبادەتی تێدا بکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەسحابە دایان بەسەر گۆڕێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەزانن هیوا و ئاواتی ئەم کابرەکەوە ئەوەتانێ لە ناو گۆڕا چییە ئەڵێ ئەوەیە کە یا ڕەبی خوای ڕەبی ارجعونی لعلی ئەعمل صالحا فيما تركت داواکە ئەی پەروەردگار بمگێڕەوە بۆ سەرزەوی کاری باشە و کاری چاکە بکەم فەرمووی ئەگەر ئامۆژگاری ئێوە بکە ئەزانن ئەم مردۆیسا چی ئامۆژگارێکی ئێوە ئەکات ئەوەتان پێڵێڵێ هەموو ژیان هەموو تەمەنی من کە هەبوو خێر و بەرەکەتی دوو ڕکعات نوێژی نەبوو ئەوها ئامۆژگاری ئێوە ئەکا و نەسیحەتی ئێوە ئەکە ئا بەو شێوازە بۆیە ئەمانە سات و کاتانێکی مبارەکن شەوانی قەدر گوناحە ئینسان کە هەمووی تۆمار ئەکرێ ئیننا خوای گەورە فەرمێ ئیستنساخی کارەکانتان نەکەین هەمووی تۆمارەکەین هەمووی ئەنووسین گوناح نییە تخوا لە قیامەتە شەو من بێدار ببم لە ماڵەکانی خوا یاخود لە ماڵەکەی خۆمە دانیشت بم ئەو شەوە مبارەکە لەوێ کتابەکان بدرێتەوە بەدەستمەوە ئیقڕە کتابەکە کەفا بنفسیکە اليوم عليك حەسیبا سەیری نامەی ئەعمالی خۆ بکەم ئەو شەوە دانیشتوم بە مۆبایل و بە پۆبجی و بە کۆمەڵێ شت دانیشتە بم برد بێت مەسەر یا دانیشتم بە قسە و بە سوعبەت و بە لەگەڵ ڕەفیقێکما برد بێت مەسەر بەڕاستی گومانی تێدانیە و کەسانە کە ئاوەهاکەن پەشیمانە بنەوە لە قیامەتە پەشیمانە بنەوە بۆیە فرسەتە ئینشاءڵڵا هەموو ئەو سات و کاتانە با لە سوجدا لە نوێژ و لە تاعەت و عیبادەتا بێ یا لە خوێندنی قورئانە بێ یا ذیکر و تەسبیحات بێ یا مدارەسەی قورئان بێ یا وەعز و ئامۆژگاری بێ یعنی وەسیەت و ئامۆژگاریمان ئێمە بۆ ئەوانەی کە شەو بێدارن ئینشاءڵڵا سات و کاتەکان ئاڵتوونین ئەو سات و کاتانە نێڵن لە دەستیان بچی هەمووی بە تاعەت و بە عیبادەتی جوان ئاوەدان بکەنەوە ئینشاءڵڵا. بەڵێ مامۆستا لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوە کردوت لەیل لە دوای نوێژی مەغریبەوە ئێوارەوە دەست پێکات هەر لە ئاەتەکەیە فەرمێ حتا مەطلع الفەجر حتا مەطلع الفەجر
پرسیارەکە ئەوەیە تا بانگی بەیانیە و چونکە خۆ دەزانی عادەتەن دوای بانگی بەیانی کە نوێژەکەین بە جەماعەت ئەخەوینەوە تا ئەو کاتەیە حتا مەطلعی الفەجر یا تا ئەو کاتێ ڕۆژ هەڵدێت. حەزەکەم ئەوە بۆ بینەران ڕوونکەیتەوە سپاس دەکەم. بەڵێ لەیل مەطلعی فەجر ئێمە فەجر کە بانگ بوو ئیتر فەجر بووە، فەجری صادق و فەجری کاذبمانێ کە فەجری صادق کە بانگی بەیانیە بێ مەبەستی پێی ئەوەیە سەلامون هي حتى مطلع الفجر كفجر درها طبعا يا مهر بربان أكينا وهين عفو كبارشيو وكينا تاكو كيا هتاكو فجر بان أدات أتوانين خواردن وخواردنو بخوين ما بس بي أويا يعني لكي ودس بيكاد لغروبي لخور آوابونا وشوي قدر دس بيكا هتاكو كي حتى مطلع الفجر هتاكو كاتيكا بانجي بياني أدا وفرشتكانيش بول دين سەلامەکەن لەوانەی کەوا شەو بێدارهن بە شوێن ئەو مەزلیسانە ئەگەڕێن کەوا مەجلیسی زیکر و مەجلیسی یادی خوای گەورەن ئەگەڕێن دوعای خێریان بۆکەن دوعای ڕەحمەتیان بۆکەن. یەکشی خۆشت بۆ بڵێم کاک دانا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە باسی ئەو مەجلیسانە کە کەوا مەجلیسی زیکرن کە دەوری ئەو مەجلیسانە ئەدەن و کۆڵان بە کۆڵان و مزگەوت بە مزگەوت و ماڵ بە ماڵەگەڕێن کوێ زیکری تێدا بوو فریشتەکان حەڵقەی ئەو زیکرە ئەدەن و داوای لێخۆشبوون و دوعای خێرەکەن بۆیان. ئەڵێن ئەگەر خەڵکانێکیشی تابێ لەوە ئەچی خەڵکانێک ڕێیان کەوتبێتە مزگەوت لەو ئەچی هەر بۆ خۆشی یا بۆ قسە ڕۆیشت بێ بۆ مزگەوت هەروە چوو بێ لەوە ئەچی هەبێ تیایا بوو بێ ڕێی کەوت بێ بۆ شێوازە چوو بێ. خوای گەورە ئەفەرمێ من لەو عەبدانەم خۆش بووم ئەوەتانێن لە مزگەوتا کە خەریکی تاعەت و خەریکی عیبادەت و خەریکی زیکر و یادی منن. ئەڵێن ئەی پەروەردگار فڵانە کەسی تایە هەروە هاتووە هەتا بەیانی خەریکی سوعبەت و قسە و گاڵتە و گەب و هەروە هاتووە هەروە ڕێکەوتوتە مزگەوت و هەر لە ماڵەوە بەو نێتەوە هاتووە. خوای گەورە ئەفەرمێ هم قەوم لا یشقا جەلیسهم ئەوانە کەوا ئەوەتانێن لە مزگەوتەکانە بێدارن شەو بێداری ئەکەن هم قوم لا يشقى جليسهم ئەوەی کە لەگەڵ ئەوانە دابنیشێت تووشی زەحمەت و ناڕەحەت نابێت لەبەر خاتری ئەوان لەویش خۆشە بم. ماشاءالله سێر ئەو بەرەکەتە کە لەو شەوا هەیە ئەوانەی کە شەو بێدارن کاک داناوەی کە شەو بێدارن شێخ حەسەنی بەسری کابرایە پرسیاری لێکاڵێ ما بال المتهجدين من أحسن الناس وجوها بۆچی ئەوانەی کەوا شەو بێدارن شەو ناخەون خەریکی پەرستش و عیبادەتن جێگەکانیان بەجێیان وایە هەر لە ڕەمەزانەنا لە غەیری ڕەمەزانی شەئاوەهان بۆچی دەموچاویان ئەدرەوشێتەوە ئەگەشێتەوە دەموچاویان شیرینە خەڵک خۆشێوێ شیرین و جوانی یعنی ئەوە هەر سوور و سپیەوە کابرا خەڵکی خۆشێوێ مەحبوبە لەناو خەڵکیە هەر بە بینینی ڕوومەت و دەموچاوی ئینسان ئیسراحەت ئەکا ئەڵێ بۆچی ئاوەهان لأنهم خلوا بالرحمن فألبسهم لباس التقوى ئەوانە خەڵوەتیان کردووە لەگەڵ خوای خۆیان خوای گەورەیش لیباسی تەقوای کردووە بە هەیئەت و بەڕوومەتیانە خوای گەورە فریشتەی ناردووە کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ و بازار بە بازار جار ئەدا بوو ئەم کەسە من فڵان خۆش ئەوێ ئەی عەبدەکانم خۆشتان بوێ بۆیە ئەم شەوانە شەوانێکی قورس و گرانن وەکوتم کاتەکانی ئاڵتونین کاتی زێڕینن لە دەستی خۆمانی نەدەین ئینشاء الله. بەڵێ مامۆستا هەر لەسەر سوورەتی قەدر ینی ئەمە ڕای بەشێ لە زانیانە من حەزەکەم جەنابیشت ئەگەر بە کورتی و گوشراوی ینی وەڵامان بێتەوە سوپاس دەکەم. ئەوترێ بەشێ لە زانیان ئەفەرمونون کە خوای گەورە فەرمێت خەیر من ئەلفی شەهر ئەو ئەلفە لەوێ بە معنای ئەوە نایە کە ئێمە لێکێ دەینەوە ئەوەندە هەشتا و ئەوەندە ساڵ و ئەوەندە مانگ. ئەلف لە قورئانە کە باس کراوە یعنی بێ کۆتا چۆن تەشبیه بە قورئان نەبێ لێراڵین فڵان کەس ملیۆن لێرە یعنی شەردەوەنی خۆ بە ملیۆن پارەی هەبێ یعنی زۆر دەوڵەمەنە. ئایا ئەمە فعلا ینی تەفسیرێک و خوێندنەوەیەکی دروستە بۆ خەیر من ئەلفی شەهر یا دقیقاً هەشتا و ئەوەنە ساڵ و ئەوەندە مانگە؟ هەر بەڵێ هەر ئەکرێ لە زمانی عەرەبیە ئەکرێ کۆمەڵە ژمارە کۆمەڵی عەدەد کە بەکارهێنرێ بۆ کەثرەیە بۆ زۆریە مەبەست پێ هەر ئەو ژمارە نییە بەڵکو چییە زیاترە ئەکرێ ئەمە ئەگەر بەو تەفسیرش تەفسیر بکرێ کاک داناگیان ئێمە زیاتر دڵمان خۆشە بێ معنای وایە هەروەکو چۆن ڕەمەزانەکە خۆی خوای گەورە ئەفەرمێ إلا الصوم لي
وأنا أجزي به ڕۆژوو بۆ منە من پاداشتی ئەدەمەوە یعنی کاتی یعنی حەدی دیاری نەکردووە بۆ ئەجر و پاداشتی ڕۆژوو ئێمە یەک بەدەمانەی هەتاکو یەک بە 600 و زیاتریش کە خوای گەورە ئێوە بەڵام ڕەمەزان خوای گەورە دیاری نەکردووە حتا بە پێغەمبەری خوای نەوتوە صلی الله عليه وسلم مەگەر خۆمان بگەڕێنەوە بەردەمی پەروەردگار و لەوێ بزانین خوای گەورە ئەم ڕەمەزانانە کە ئێمە بە ڕۆژوو بووین خوای گەورە چەند قات خوای گەورە هەر بۆ ڕۆژێکی ئەمە چەند قات و چەند بەرامبەر ئەجر و پاداشتی بۆ نووسیوین زۆر عجایب نییە ئەو تەفسیرش ئەگەر هەڵبگرێ خەیڕ من ئەلف شەهر هەر بۆ ژمارە ئەوەی هێنابێ ئەگینا چی بێ ئەکرێ ئینشاءالله لەوە زیاتر بێ خێر و ئەجر و پاداشتەکە زۆر باشە مامۆستاگیان لە ئێستادا لەوانەیە زۆرێک هەبن لە ماڵەوە نەخۆش بن یاخود خانمی ماڵەوە بن نەتوانن ڕوو بکەنە مزگەوتەکان لە ناخی دڵیشیانە ئاواتەخوازی ئەوەن کە لەگەڵ موسڵمانان لە ناو مزگەوتەکاندا بوونە ئایا خوای گەورە بە گوێرەی نیەتی دڵیان لەگەڵیان دەکات کە ئەگەر لە ماڵیشەوە خەریکی عیبادەت بن قوربان چون بۆ مزگەوتەکە ئەوەیە ئینسان کار بە کۆمەڵ و عیبادەت بە کۆمەڵ ئیکات و خێرێکی ئینشاءالله زیاتر و هەر مزگەوت خۆی بەرەکەتە مانەوە لە ناو مزگەوتا بەرەکەوتە بەڵام شەو نوێژ و عیبادەتی شەو نوێژ هەر بە هەمان شێوە ئینشاءالله ئەکرێ لە ماڵە خانمە پەکەوتەیە نەخۆشە هەر کەسێکە ئەتوانێت لە ماڵا بمێنێتەوە عیبادەتی خۆی بکە پەرستشی خۆی بکە تەڵەب و داوای خۆی بکە لە پەروەردگاری ئینشاءالله هەموو ئەو ئەجر و پاداشتانەی کەوا بوو ئەوانەی شەو بێدارن و بەتەمای خێر و ئەجری پاداشتی شەوی قدرن بە هەمان شێوە بێتە نسیبی ئەوانشکەوە ئەوەتانێن لە ماڵەکانیانە ئینشاءالله. بەڵێ مامۆستای بەڕێز دوێنێشەوە لە بەرنامەی دوێنشەوە ئاماژەمان پێکرد کە بەشێ لە زانایانە فەرموون ئەگەر شەوی تاک بەر شەوی هەینی کەوت لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان زۆر ئومێد و هیوا هەیە کە ئینشاڵڵا ئەو شەوی قەدر بێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم ینی زۆر پرسیاری لێ کە معلومی جەنابتە پیاوێکی بەتەمەن دێتە خزمەتی پێ فەرمێت من بەتەمەنم من ناتوانم هەر دەشەوە کە وەکو بڵێ دانیشم و زیندوی کەمەوە چه شەوێکە پێم بڵێ و وەکو بڵێ با دەستگیرم بێ و ئەفەرمێ شەوی 27 لە یاد مەکە مەبەستم لەوەیە دوێنێ شەو کە ڕابورد هەم تاک بوو 25 بوو هەم هەینی بوو لەگەڵ 27 کە زۆرێک لە عولەمایان قسەی لەسەرەکەن حەزەکەم لەسەر ئەمەش بە کورتی شتێکمان بۆ بڵێ مامۆستاجان. مەسەلەی دیاریکردنی شەوی قەدر قوربانگیان دیاری نەکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاری نەکرد جێی پێکردووە لە چەند فەرمودەیەکە هەیە زانایانە فەرمی هەیە 21 هەیەڵێ 23 هەیەڵێ 25 زۆر تەکید ئەکرێت ئیبن عەباسە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر تەکید دەکاتەوە کەوا چییە کە شەوی بسوحوتە ئەو تأکید ئەکاتەوە هەندێک لە زانایان هەیە ئەفەرمون کە 29 و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکە کە باسی لێوەکە هەر دەشەوەکە ئەفەرمێ شەد المئزار وأيقظ أهله وأحيا ليله شەوەکان بێدار بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دەشەوە بێدار بووە و ئەوانەی تریش ئاماژەن ئینشاءالله کە لەو شەوانە بوو یعنی لەو شەوانە بوو بێ وەکو ئاماژە ئیشارەتی پێکراوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأکیدی نەکردووە کام شەوەیە هەتاکو ئێمە بڵێن ئەو شەوەیە بەڵام حەدیثەیە کە قسەی لەسەرەکە بەڵام هەمووی هیچی یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأکیدی نکاتەوە تەنها ئەوە بێ بۆیە هەر باشە یعنی ئێمە هەر چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دەشەوە بێدار بووە زیندوی کردوێتەوە ئێمەش بە هەمان شێوە ئەو دەشەوانە ئینشاءالله زیندوو بکەینەوە بە تاعەت و بە عیبادەت ئاوادانی بکەینەوە وەکو تمەر فرسەت و هەلێکی گەورەی ئینسان بتوانێت ساڵانە ئەو خێر و ئەجر و پاداشتە گەورە ئینشاءالله لە دەستی خۆی نەدا و خەرمانی چاکەکانی خۆی سەنگین و قرس بکە لە قیامەتە فرسەتێکە و هەلێکە و بەخشیشێکە خوای گەورە داوێتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵێ مامۆستا عەبدولحەمیدی بەڕێز معلومی جەنابتان ئێوە مامۆستای ئاینی و کەمێک تەمەنیشتان لەوە چێ لە ئێمە زیاتر بێ پیرت ناکەم بەم قسەیە بەڵام دڵنیام تەمەنت لە ئێمە زیاترە ئێوە بە حکمی ئیشەکەتان بە بەردەوام لە مانگی ڕەمەزان و غیری مانگی ڕەمەزانیشان متابعەی مانگەکانەکەن مانگە عەرەبیەکان منم بەیانی دوای نوێژی بەیانی با بڵێن دوێنێ شەو مەبەستمە سەیری مانگم کرد زۆر باریک بوو یعنی باوەڕم پێ بکە کە سێرم کرد بە شێوەی ناکرد بەشی 29 بکە نەکسی یعنی ئەگەر وەکو دواپرسیار بێ ئەگەر متابعەی مانگت کرد بێ لای ئێوە مانگ با بڵێن ئەوەی کە بینیوتە ئایا فعلا بەشی ئەوە کا بڕۆی نەسی 29 بێ ئەمە هەر وەکو خوێندنەوەی خۆتە ناوی چیتر
خۆی زۆر جار مانگە عەرەبیەکان زۆربەیان بستونەوەن کەمیان سین مانگی شەعبانیش سی بووە ئەکرێت ئەم مانگی ڕەمەزان بیستنەوە بێ بەڵام وەکو فەلەک ناسەکان ئەڵێن ئەوانە کە مەسەلێ فەلەک ناسەوەیە ئەڵێن سیە بەڵام ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ صوموا لرؤيته وافطروا لرؤيته مانگتان بینی ڕۆژوو بگرن مانگتان بینی ئەوە مانگی یعنی شەواتان بینی بیشکێنن ئێمە چاوەڕێی ئەوە ئەکەین بەڵام زاهیری بەوەی کە وەکو تۆ و هەرچەند ئینسان بەوە ینی دیاری نادات بە گوێرەی مانگ بێ مانگ پڕ نابێتەوە والله ئەعلەم بەڵام ئەگەر پڕش بێتەوە خێر و بەتیابین بەڵێ مامۆستا گیان هەروەک گوتم تەمەەن تەنها ژمارەیە مامۆساژن ئیشەڵا لێمان عاجز نەبێت کەوتم تۆ ئێمە بە تەمەندتر ینی تەنها ئەوەندە ئەزمونت هەیە ئەژنە هەر ژمارە و جەنابیشت سواز بۆخوا گەنجیت بەرحەڵ بەڕێز مامۆستا عەبدولحەمید هەڵەبجەیی زانای ئاینی زۆر سوپاس بۆی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی ڕاستەوخۆ وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بەڵازدان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرێک لە کاسبکار و پیشەوەر و کرێکار هەن لەگەڵەوەی کە ئەم دەشەوەی کۆتایی تا بانگی بەیانی دەمێنەوە لە بەڵام لەگەڵیشیدا بەیانیان زوو هەڵدەستن بۆ کار و پیشەی خۆیان کە دڵنیان بەمە لای خۆی گەورە ئەجر و پاداشتی زیاتر لەوانی کە تا نیوەڕۆ و تا درنگانێکی کە دەخەون بۆیە ئەمڕۆژ پیشەوەرێکمان بەسەر کردوێتەوە کە ماسی فرۆشێکە لە پارێزگای هەڵەبجە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. شكله بدها هذا هذه خاصة هذا غرش ملوبه هو فريد يشوف سر جاي نام تعال فرسعية خلكي مراولين يا جاي لكن يا كو حاتم تايسام ايش من مساق ولا ما سي جنوب وني تختخو يا جاي ها عيسى ما سي سريتي سأل شلون الأخوة بزيارة والله أنا والله بجاي من بس لسر ماسي الأخوة بزيارة لحق مكاني خوشي ترمى لما سؤال كان ده مليون ورقة اللي كشان خوشي ترمى لبراك بركتي باركي والله قربان جان وانا لقال راتهم حزقم شور وجلا وداري ماسيهم حركة يجاني دابين كا خواي قوري تيجي وخواي قوري جمع داقوا من بوجاني معلوم من عالم بس أنا خامسين ما في كونا هاورا خامسين أنت داتي وشاني وده أنا ما سيبونه ولاي باكي كم وجوانا شور موبويو ودري خويو تيجي إذا خو ماسي زورة مشتري مني دويني ماسي نبوة زلامة كيلو ماسي نسان قال بازار أيوه تاخون يريتي نايسين نو ولا خوم كوم أنا بحركة خنكم نو ولا بس بوم تير كله بوزام هي أو بوم تير بويدا نو ولا بحركة نايسين مش بس لا دائما عرا ولا بس ني بحري خوم أقران ولا يقرب جا هيا زلام هاتك باري بيانو قبخا في سويلا شني قرق ودام مسيو بيا برامبر خوات جاي كرق صدقات يو تيجي مثلا 2 كيلو ماسيم دا تو خوات جاي 6 كيلو وكرق وەڵە بەڕێزان ئەوەی بینیتان ڤیدیۆیەک بوو لە سەر ژیانی ڕۆژانەی ماسی فرۆشێک لە شاری هەڵەبجەی خۆشەویست. بەڕێزان بەردەوامین لە بەرنامەی میهری ڕەمەزان ڕاستەوخۆ لەگەڵتانین دەمانەوێت لە ڕێگەی بەشێک لە پەیامنەرەکانمانەوە با بڵین هەواڵی شار و شارۆچەکان یا بەرزڕاگرتن و زیندووکردنەوەی شەوانی قەدر بۆ ئێوە بگوازینەوە وابزانم هاوکارانم دەیانەوێت لەگەڵ سۆهیب محەممەد پەیامنەرمان لە شارە زوورەوە لە سەید سادقەوە بە تەحدید قسەمان بۆ بکات و زانیاری ئەگەر سۆهیب حازرە و گوێی لە ئێمەیە سۆهیب
سڵاوی خوارد لەبێت تۆ ئێستا لەکوێیت زانیاریەکان لای تۆ چییە؟ سەی سادق لە گەرم و گوڕیان بۆ زیندووکردنەوەی شەوانی قەدری پیرۆز لەم چەند شەوی ماوە چییە و چۆنە؟ بازارەکەی بەوە ناسراوە هەمیشە جبەی دێ بە شەواندا و لە پێش مانگی ڕەمەزاندا قەرباڵقا بەڵام لە مانگی ڕەمەزاندا بازاری سەی سادق تایبەتمەندی جیاوازیە و گەنجێکی ئەشکار زۆر هەتاکو و درەنگانێکی شەو لێرەدا کۆ دەبنەوە کاتەکانی خۆیان بەسەر دەبن. یەکێ لەو شتانەی کە لە بازارەکانی سەی سادقا کە خواسی زۆری لەسەرە چای خەڵۆزە کە لە سەی سادقا گەنجان یەک بۆ ئێرەوە بەدەم چای خواردنەوە کاتەکانی خۆیان بەسەر دەبن. سڵی بەگەرجۆر لە دەنگی ئێمەیە؟ دیارە دەنگی سوێ گرفتێکی تێدایە لە ئێستادا کە بەرەو جژنی ڕەمەزانی پیرۆز دەڕۆین زۆرێک لە هاوڵاتیان بە شەوا دێنە بازارەوەکو کولتوریکی لێکاتۆ کاک داناکە لە نزیکبوونی جژنە لە زۆرێک شارەکاندا خەڵک بۆ شتکڕین لە شەوانە دێنە بازارەکان و شەقامەکان کە بتوانەوە پێداویستیانەی کە پێویستیانە لە بۆ جژنی ڕەمەزان بیکڕن وە لە ئێستادا زۆرێک لە شەقامەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارشەکان خەڵکانێکی زۆر لە دەرەوەن و شتەکردن و زۆرێک لە گەنجەکانی ژەر بە شەوان هەرچەنە ئەگەر لە هەموو کاتەکانی ڕەمەزانە ئاسایی بە شەوان خەڵک بچێ بە بڕای من لەم دەشەوەیە خراپە لەم دەشەوەی کۆتاییە حەقە ئەوەی بە بازار و بەکڕین و فرۆشتن و خاستن و کە بچی شتکڕی بەوە بە سەریبەری لە ماڵەوە یا لە مزگەوت شەوی قەدر زیندووکەوە چونکە کاک دانیار خۆ دەزانی بتونێت بازارە ئەچیت تووشی ئەنواع با بڵێن نوێنە و دیمەن ئەبی ینی شتێکیشە بە ڕۆژە هەیە بەڵێ لەوانێت تووشی نەزەر ببی لەوانێت تووشی سوێن ببی مەعاملێوە نیە بۆیە ئەمە لە ڕۆژا بێ باشترە ئەگەر لە شەویشا بێ لە 20 شەوەکەی ئەوڵ ڕەمەزان بێ ئەتیادە بەڵام ئەو دەشەوەی تری هەوڵ بدرێ بە زیندووکردنەوەی شەوانی قەدر لە مزگەوتەکانە ئەنی زیندوو بکرێتەوە باشترە. سوێب ئامادەیە سوێب سڵاوی خوا لێ بێ پێشتر کەمێک دەنگ گرفتی تێدا بووە گەر ئێستا بەردەوام بیت. بەڵێ سڵای خۆی گەورەی لێەوە لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت شەوانی ڕەمەزان لە سەی سادق تایبەتمەندی جیاوازیەیە لە پێش مانگی ڕەمەزاندا بازاری سەی سادق قەرباڵغێکی ئێجگار زۆری بەخۆ دەبینی و بەڵام لە مانگی ڕەمەزاندا جیاوازترە و زیاتر قەرەباڵغترە گەنجێکی ئێجگار زۆر لە بازاری سەی سادقا ئێستا هەن هەتاکو درەنگانێکی شەو کاتەکانی خۆیان بەسەر دەبن یەکێ لەو شتانەی کە خواستی زۆری لەسەر هاوڵاتیان هەتاکو درەنگانێک بەدەم قسەکردنەوە دەیخۆن ئەویش چای خەڵوزە من ئێستا چایشێکم لەگەڵایە دەمەوێت زانیاری زیاتر لەوە بگرم کە ماوەی چەند ساڵێکە لە سەی سادق چای خەڵوز کاک محەممەد سڵاو لە بێم کاتۆ باش ماوەی چەند ساڵە چایشێتی ئەەکەی سڵاو لێەوەش وڵا تقریبا ئەو ماوەی 4 ساڵان خەریکێ میشم لە مانگی ڕەمەزانە خواستی چای چۆن وڵاهی بە حکمی خەڵک بە ڕۆژە بە ڕۆژە خواستی چای لە شەوا زۆرترە خەڵک زیاترێکە بەتایبەتە چاکەش هەڵوزێ خواستی لەسەر زۆر باشە گەنجی سەی سادق بەگشتی بە چۆ سەرقاڵدا وڵی لێ ئێستا ڕاستی هیچی شوکارە نییە بەڵامی تر گەنجەکان شتێکی ئەوتۆ ناکەن هیچ یانیە شەوانە تەنهایان ئەم چایخانە دانیشتنەوە هەرە باشە ڕەمەزان بەوە ناسراوە مانگێکی بەرەکەت ئایا بۆ پیشەکەی تۆش بەرەکەتە وەڵاهی لەخوا بەزیادە هەرچۆن هێبە باشە لەخوا بەزیادە بۆ هەمومان ئەوەی کە لەم بازاڕایە و کەسابە دەکا شکر زۆر زۆر باشە لەخوا بەزیادە سوپاس بۆخوا لەکوێوە یەکتە سەرکارەوە تاکەی بەردەوام دەبێت ئێمە دوو نەفەرین لە سەعات 5:30 ئێوارەوە هەتا سەعات 2 شەو لێداوین زۆر باشە گەنجە بۆ پاری شایک پێنەبێت طبعا هەیە زۆریش هەیە یەک و دوان نییە بەڵام هەر کەسێک نوێشیانی بێ زۆر سوپاس بۆ کاک محەممەد وەکو ئاماژەی پێدا گەنج هەیە پارەی چایەکی پێنیە بەڵام ئەوان وەکو خۆیان
پارە لەو کەسانە وەرناگرن کە کەم دەرامەتن وەک ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێت قەرباڵخێکی زۆر بە بازاری قەزای سێ سادقۆ هەیە و شەوان تا درەنگانێک دەمێننەوە و من دەمەوێت ئاماژە بۆ دەم شەوانی لێلەت و قەدر لە قەزای سێ سادق زۆر بە پیرۆزی بەرز ڕادەگیرێت لەلایەن هاوڵاتیانەوە و هاوڵاتیان هەتا بوو درەنگانێک لە مزگەوتەکان دەمێننەوە و هەروە بازاری سێ سادق لێسادا زۆر قەرباڵخە و ئەجمەی دێت. بەڵێ پەیامنێرمان سۆیب محەممەد لە سێ سادقەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سوپاس دەسێ خۆش بێت تۆ چایەکی خۆش بخۆ. بەڵازان دەچینە لای بڕگەی دووەمی بەرنامەکەمان کە پرسیار و وەڵامە بەڵام پێشەوە بچین لایەوە بڕگەیە دەچینە لای پەیامنێران زانین پەیامنێری دیکە ئامادەیەک ڕامیار عوسمان لە سلێمانی ئامادەیە. ڕامیار سڵاوی خوارد لێبێت تۆ لەکوێیت ئەگەر زانیاریمان بۆ بگوازیتەوە. بەڵێ لە سلێمانیەوە ڕامیارمان لەگەڵایە بزانین لەکوێ لە مزگەوتە لە ناو بازاڕەوە ئەوزام لە ناو مزگەوتایە. ڕامیار سڵاوی خۆت لەبێ. کاک ڕامیار سڵاوی خۆت لەبێت ئێستا گوێت لە دەنگی ئێمە ئێمە سێم جارە سڵاو لە تۆکەین. ڕامیار جان چۆنی بە قوربان باشی؟ کاکدانەکانەوە باشم شکر. زۆر سپاس. ڕامیار جان لە چه مزگەوتێکی جەوی ئیمانی و مزگەوتە بە عام بە تایبەت و بە تایبەتی بە گشتی شاری سلێمانی چۆنە فەرموو. بەڵێ سڵاوی خواتان لێبێ. من ئێستا لە مزگەوتی دارۆغەم لە شاری سلێمانی دیارە بۆیە بە هێواشی قساکەم چونکە ئێستا کاتی نوێژکردنە. ئەمڕۆ بۆین ئەم شەو وتار نابێت بە تایبەتی ئەم شۆکە شەوی تاک نییە بۆیە ینی ئەمڕۆ بەس نوێژەکرێت ئەم شەو مامۆستایان بڵێن هاوڵاتیان و نوێژخێنان ئێستا خەریکی ئەنجامدانی شەو نوێژن. دیارە لە دوای ئەنجامدانی شەو نوێژ ینی ڕاستەخۆ دەچنەوە ماڵەوە ئەوکو شەوە تاکەکان نییە کە وتاری تێدا هەبێت و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکەی وەکو زیکر و قورئان خوێندن و ئەم بابەتانە لە کاتژمێر 12ەوە ینی نوێژی شەو نوێژ دەستی پێکردووە. ئێستا ینی ئەوێ لە پێش کۆتایی شەو نوێژن پێم وابێت چەند ڕکاتێکی کەمیان ماوە ئەوەی کە لە وێنەکانە دەیبینن. ئێستا ئێرە مزگەوتی دارۆخەیە زۆربەی مزگەوتەکانی سلێمانیش هەر بە هەمان شێوەن نوێژی شەو نوێژی تێدا دەکرێت و لە دوای ئەنجامدانی شەو نوێژ بەشێکیان تاوەکو بەربانک لێرە دەمێننەوە و بەشێکیان قورئان دەخوێنن. من دەمێ بچمە لای بەشێک بزانم قسەیان چییە. سەلام عەلەیکوم جەنابێ چەند ڕۆژە دانیشیت شەوانی قەدر چۆن هەڵە سەنگەی نەگەر بیتەوێ؟ سوپاس. زۆر سپاس بەخێر بن یاخوا. وەڵی تر لە شەی 20 ڕەمەزانەوە دانیشتوینە تا ئاخری ئینشاءالله خوا لێمان قبوڵکە. دانیشتون هەر دەشەوە. بەڵێ بەڵێ. شەوی قەدر چۆنە بۆچی لە مزگەوت دانیشتون بۆ لە ماڵەوە دانانیشن؟ وەڵی لە مزگەوت خۆشترێکە و نوێژ بە جەماعەتەکەین و حەدیسی تایە و یەکتر ئاوا خۆشترێکە. قورئان خوێندن و زیکر و ئەمانش هەر یەکێکە لە ئەو کارانی کە پێم وابێت لە مزگەوتە ئەکرێت. تاکەی ئەمێنەوە ئێوە لە مزگەوتە؟ وەڵی تا کاتی پاشێ و هەتا سەعات 2 لێرە مێنینەوە. جگەلەوە ینی دوعاتان چییە قسەتان چییە بۆ مەسەلەن دۆخی کوردستان بەگشتی و تەبایی لێوانلانە سیاسەکان بەگشتی؟ وەڵی تر داوا لە خواکەین ئینشاءالله وەزعمان بۆ باشتر کات و هەمووی تەوابێ و برابێت و شەوی قەدر بێ بە دەرسێک بۆ هەموو لایەک. ئینشاءالله لە شتان ساغ بە یاخوا خوا قبوڵی بکە. نوێژەکانتان تەواو کرد پێم وابێ. ماوتانە چەند ڕکاتی ماوە؟ وەڵاهی هێشتا 4مان ماوە لەگەڵ وترێکی ئاخیرە. چەند ڕکاتەکان لێرە لە مزگەوت؟ وەڵاهی 11کەی. خوا قبوڵی بێکمان یاوە 8مان کردووە. ئێنەوە 8 کەژەکەین و دوای ئەوە سیانی وتەکێشەکەینەوە. شەوانی قەدر چی ئەگەێنە لای تۆ وەکو موسڵمانێک وەکو نوێژکەوت؟ وەڵاهی شەوانی قەدر خوای گەورە
دایناوە مسلمان کە مسلمانە بێ ینی وەکو بەزی هاتنەوەی بۆ بەندەکانی خۆی بەندەکانی کە مسلمانان بەلەڕووی خوای گەورە زیاتر بڕۆن و ئامادەکاری بۆ کەن بەرامبەر بە دینەکەی خۆیان. خۆڵی بکارە ئێوەش و لە ئێمەش بەڵێ کاکدانە ئێستا وەکو ئەو هەوڵاتیان ماچە پێ کرد چەند کاتێکیان ماوە کە بیکەن شەونێش بەڵام ئێستا وتارەکەیەکە لەلایەن مامۆستای ئەم مزگەوتەوە وتارەکە پێشکەشەکرێت کە ینی وتارەکە وەکو خۆی ئاماژەی پێکرد ینی لە دوای چوار کات نوێژەوە ئەنجامەدرێ و دوا بە دوای ئەوەش دەستەکەن بە ماوەی ئەو نوێژەی کە ماوە چوار کاتێکی تر چوار کاتی تریش ئەنجامەدەن. ڕامیار پەیامنەرمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ سوپاس بۆ سانیاریەکانت. بۆنەکانی ترا ئێمە ڕزانی بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای پەیامنەرمان وشیار کە لە عربەتە لە یەکێک لە مزگەوتەکانی عربەت وتاری مامۆستایەکی ئاینی بەشێکی وتارەکەمان بۆ ئەگوازێتەوە کە تێیدا شەوی قەدر بەرز ڕادەگیرێت. ئێمە هەرچەندە زانایان ئەفەرمونون ئێوە وەکو کەسێکی مسلمان بەکردەوەی خۆتان ناچنە ناو بەهەشت. هەتا پێغەمبەری خواشە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام تەنانەت منیش بەکردەوەی خۆم ناچمە بەهەشتەوە بەڵکو بە ڕەحمی خوای پەروەردگارە ئەچینە ناو بەهەشت بەڵام بە پێی کردەوەکان خۆمانە پلە و مەقامەکانی بەهەشتمان پێ ئەدرێت. لەبەرەوە بە ئەندازەی مسقالە زەڕەیەک لە لای خوای پەروەردگار حسێبی بۆ بکرێت ئەولاترە ئەگەر هات و ئێمە تاوانێکی گەورە بکەین و خوا نەخواسە ئەگەر پشتگوێی بخەین بڵێن خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە حسابی بۆ ناکان نەخێر شتیوانی. لەبەرەوە عائیشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستوری وابوو لە کاتێکا کە کەسێک ئەهات داوای خێری لێ ئەکرد ئەو ئەگەر هەر هیچیش نەبوایە بەڕوویەکی خۆشەوە بەڕێی ئەکرد ڕۆژیان تەق تەق دایان لە دەرگا لە کاتێکا کە خزمەتکارەکەی چوو تەماشای کرد فەقیرێکە بە فەقیرەکەی وت ها چیتەوێ وتی وەڵا هاتووم بۆی کە خێرەکەم پێ بکەن. عائیشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆڵێ ترێی لە بەردەستا بوو فەرمووی بڕۆ دەنکێ لەو ترێیەی بۆ بەرە دەنکێ لەو ترێیەی بۆ بەرە. یعنی ئەم خزمەتکارە وەکو شتێک هێنا بە خەیاڵی خۆیە باشە ئەمە دایکی ئیماندارانە و لە هەمان کاتە ئەڵێت دەنکێ لەو ترێیەی بۆ بەرە. ئەمە یعنی چی؟ بۆیە پێی فەرموو بەلاتەوە سەیر نەبێ. ئەوە نییە خوای پەروەردگار ئەفەرمێ فەمەن یعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. ئەوە تانێ کە خوای گەورە بە ئەندازەی مسقالە زەڕە لە ڕۆژی قیامەتە چی چاکەیەکە کردبێ ئەبینیتەوە و وەچی خراپەیەکیش کردبێت و لە قیامەتە دڵنیا بە بەوەی کە ئەبینیتەوە. لەبەرەوە هەموو یەکێک لە ئێمە با دڵمان خۆش بێت بەو کار و کردەوانەی کە ئەیکەین. بەکەمی مەزانە لە کاتێکا کە شەوێکی قەدر دانیشتووی بڵێ خۆ ئەم شەوە چییە؟ وا ئەگەر خوای پەروەردگار بەنسیبی کردم یان بەنسیبی نەکردم نە لە لای خوای پەروەردگار زۆر زۆرە. 83 ساڵ و 4 مانگ عیبادەتکردن تەسبیحاتکردن دوعاکردن پاڕانەوە نوێشکردن قورئان خوێندن ئەمانە هەمووی زۆرە. لەبەرەوە ئێمە هەوڵی ئەوە بدەین ئینشاءالله بەردەوام لەگەڵ خێرەکان نابین بەردەوام لەگەڵ چاکەکانمان نابین بەردەوام لەگەڵ سونەتەکانی پێغەمبەری خوا دابین عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتا کابرایەک دێنن ئەم کابرایە تاوانێکی ئێجگار زۆری کردووە لە ڕووی نایە لە ڕۆژی قیامەتا سەر هەڵ ببڕێت لە ڕووی نایە لە ڕۆژی قیامەتا بچێتە حوزوری خۆی پەروەردگار. بۆیە لە کاتێکا کە هەر پڕێک هەڵەدەنەوە سێرەکەن پڕە لە تاوان ئایا ئێمە دڵنیاین بەوەی کە چۆن ئیسە ئاوە ئەم کامێرەیەمان لەسەرا؟ ئایا دڵنیاین لەوەی کە بەوەی کە کامێرەی خۆی پەروەردگاریش ئیسە چاودێریمان ئەکات؟ ئایا دڵنیاین بەوە؟ ئەگەر دڵنیاین بەوە بۆ تۆزێ ناگەڕێنەوە بۆ لای خوا بۆ لە شەوەکانی قەدرە ئێمە داوای لێخۆشبوون ناکەین لە خۆی پەروەردگار بۆ ئێمە لە دوای مانگی ڕەمەزان ئەچینەوە سەر خراپەکارەکانی خۆمان
بۆ ئێمە لە دوای ڕەمەزان بەتابەت چینی ئافرەتانمان بۆ ئەبێ لەشکەکانیان فڕێ بدەن. بۆیە ئێمە بەردەوام داوای ئەوە بکەین یا مقلب القلوب ثبت قلبنا على دينك. بۆیە ئەم کابرایە هەر کردەوەیە کە هەر نامەیەکە هەڵ ئەدرێتەوە هەمووی تاوانی تێدا تۆمار کراوە. بۆیە تەواو کابرا بێ ئومێ دەبێت. بەڵام حەدیسەکە بە ناوی حەدیسی بیتاقە هاتووە. خی گەورە پێ فەرمێ لە لای ئێمە هیچ کەسێک غەدری لێ ناکرێت. یا سبحان الله. ئەها ئەو خوایی کە ئێمە ئەیپەرستین چەند بەڕەحمە، ئەها چەند ئومێدمان پێی هەیە، ئەها دەرگاکانی بەهەشتی بۆ واڵا کردوین، ئەها لە ڕەمەزاندا دەرگاکانی دۆزەخی لێدا خستوین. بەڵێ فەرمێ ئیمڕۆ لە لای ئێمە هیچ کەسێک ستەمی لێ ناکرێت. بۆیە بیتاقەیەکی بۆ دەرئەکەن، ئەم بیتاقەیە لێی نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وآله وسلم. لە کاتێکا کە ئەکرێتە تای تەرازوو، سبحان الله هەر هەموو کردەوەکانی هەڵ ئەدا بە ئاسمانە. ئەم 99 سجیلە هەڵ ئەدا بە ئاسمانە، چونکە وشەی لا إله إلا الله تۆ نەهی هەرچی خودا هەیە ئەیکەی. یعنی ئەڵێ هیچ خودایەک نییە بەوەی کە ئێمە بیپەرستین شایانی پەرستن بێت جگە لە خوای پەروەردگار نەبێت. لەبەر ئەوە ئێمە هەوڵی ئەوە بدەین ئینشاءالله بۆ ئەوەی کە بەردەوام بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. ئەم کەسە بەڕێ ئەکەوێ ئەچێ بۆ ئەوەی کە بەرەو بەهەژ ناوی خوێنراوەتەوە. لەسەر پردەکە کاتێک کە بەڕێ ئەکەوێ لەو کاتەدا مەلایکەتێک ئەدا بە پشتیە. کابراژ لە دڵی خۆیەوە ئەڵێ بەخوا وابزانم گیرە. دەربازبوونم نییە. بەڵازان چاوەڕێی پەیوەندیەکانیەوەی کە لە بڕگەی دومی بەرنامەکەماندا پرسیارەکەی ئەم بڕگەیشمان ئەوەیە کە یەکەم نوێژ کە فەرزکرا چی بوو؟ واتە و نوێژە کامە بوو کە بە یەکەمی نوێژ فەرزکرا؟ یەکەم پەیوەندی وەرەگرین هێمن ناسح لە سلێمانی کاگێ من سڵاوی خوا لێبێ. خی گەورە لە ئێوەش. زۆر سپاس. زۆر سپاس ئەزیزەکەم، فەرموو. کاگێ من گوێبیستی پرسیارەکە بووی یان دووبارە بۆت بخوێنمەوە؟ یەکەم نوێژ کە فەرزکرا کام نوێژە بوو؟ نوێژی نیوەڕۆ. دڵنیایت؟ کە لەسەر پێغەمبەری خوا زۆر باشە. کاگێمیجانە و دەست خۆشە چینە چەمچەماڵ چێمان لەگەڵ بوو لەوێ لە چەمچەماڵەوە جاسم ڕەمەزان. کاک جاسم سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە ئێوەش بێت. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکەی ئێمەت لایە؟ بەڵێ. چییە؟ دەرگای ڕێیان. نا ئەو پرسیارە تەواو بوو کاک جاسم گیان. ئێستا پرسیارێکی ترمان هەیە، ئەڵێین 5 نوێژمان هەیە، کامیان یەکەم جار فەرزکرا؟ نوێژی بەیانی، نیوەڕۆ، عەسر، ئێوارە خەوتنان؟ پێم وابێ عەسرە وەڵا. وەڵا بە پێم وابێ نا، وەڵامێکی تەواومان بەرێ. وەڵامێکی تەواو. نیوەڕۆ. نیوەڕۆ؟ بەڵێ. ئێمە نیوەڕۆ بۆ تۆ نووسین. باش. پەیوەندێکی دیکەمان لەگەڵە خاتوو زارا سعید لە ئاوەسپی. سڵاوی خوا لێبێ خاتوو زارا. سڵاوی خوای گەورەتان لێبێ. زۆر سپاس. سپاس خوشکی من. دەستخۆشی بەرنامەکەتان لێبێ. زارا تایی. زارا تایر؟ بەڵێ. سعید. زۆر باشە. وەڵامی پرسیارەکە دەزانی خاتوو زارا؟ نیمەڕۆ. چی وەڵامەکەی؟ دووبارەی سەرەوە. چۆن؟ دووبارەی سەرەوە. یەکەم نوێژ کە فەرزکرا کام نوێژە بوو؟ نیمەڕۆ. نازانم، ئەوەت بۆ جێگیر بکەم؟ وەڵای ئەگەر شتێک بڵێ. نیمەڕۆ مەغریب. ئەمە نیوەڕۆ بوو. نیوەڕۆ یا مەغریب؟ نیمەڕۆ. باش، ئەمە نیوەڕۆ بۆ تۆ نووسین. ئەچینە پیرەمەگرون شادی محەممەدمان لەگەڵا. جەنازەم شادی خوشکە یا برایە؟ خاتوو شادی. عەلەیک سەلام وڕەحمەت الله. شادی خان؟ بەڵێ. فەرموو. بۆ وەڵامی پرسیارەکەشتا نێژی نیوەڕۆ. بەڵێ؟ نێژی نیوەڕۆ. تاکیدی؟ وەڵاهی لەسەر قسەی ئەوان نازانم زانیاری نییە. باش، دەست خۆش بێ، خوال لەگەڵ بێ. دەچینە لای پەیوەندی. السلام علیکم.
عليكي السلام ورحمة الله خاتو دەستخۆشی بەرنامەکەت لێکم مادەرم خۆی گەورە خێرتان باتەوە بۆ ئەم بەرنامە جوانە زۆر سپاس زۆر سپاس خاتو نسرین وەڵامی پرسیارەکە خۆی گەورە لێتان نابێت ئینشاءالله ئینشاءالله بەڵێ وەڵامی پرسیارەکە لایە وەڵامی پرسیارەکەیش با نوێژی نیمەڕۆ بێ بەس کچەکەم ئەتوانێت یەک دەقە بەشدار بێ بۆ نە فەرموو السلام عليكم لينا عليك السلام ورحمة الله السلام عليكم عليك السلام من عبد الله كان زۆر سپاس بەس ناوی خۆتمان پێ بڵێ بۆی بینووسین من عبد الله شیلان عبدوڵڵاه چیمەن ئەدە تۆزە وازەح بێڵێ چیمەن عبدوڵڵاه دەستخۆش چیمەن خان هەر لە کەرکووکەوە دەستخۆشی بەرنامەکەتانەکەم یەکێک تۆشتان بۆ خوازم زۆر سپاس دەوڵامی پرسیارەکەیتان شەڕان نوێژی نیمەڕۆ بێ نوێژی نیوەڕۆ زۆر باشە خاتو چی دەستخۆش بێ ئەچینە سۆران سیتا لوقمانمان لەگەڵە سیتا خان سڵاوی خوارد لێ بێ السلام عليكم عليك السلام سیدرا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس سیدرا خان ناوم سیدرا لە سۆرانە بەڵێ سیدرا لوقمان لە سۆران بەڵێ وەڵامی پرسیارەکە دەتوانم پرسیارەکەم بۆ دووبارەکەنەوە یەکەم نوێژ کە فەرز کرا کام نوێژە بوو نیوەڕۆیە بە دڵنیاییەوە نیوەڕۆیە زۆر دڵنیایی بەڵێ خوشکەکەم دەتوانێت بەشدارکە زۆر باشە خاتو چیمەن لە خاتو سیدرا لە سۆران زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندێکی دیکە ئەچینە کەرکووک پەیوەند محەممەد کەرکووکەوە عليك السلام ئەم شەو کەرکووک زۆر پەیوەندیان کردوتان لێ بێتە سلێمانی سلێمانی و تا کەرکووک سڵاویش لە تۆ بێ ئەوی پرسیارەکە نوێژی نیوەڕۆ تەکیدی نوێژی نیوەڕۆ بەڵێ باشە دەستخۆش کاک پەیوەند خوارد لەگەڵ خوارد لەگەڵ بێ خاتو ئالیا عەلی لە هەولێر وەردەگرین سڵاوی خوارد لەوێ خاتو ئالیا السلام عليكم عليك السلام ورحمة الله خاتو عەلی سڵاوی خوارد لێ بێت خاتو وەڵامەکەی چییە؟ تەمەنە چەندە خاتو عەلی؟ ئەی تەمەن درێژ بی ماشەڵڵا 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 باوکە هاوکاری کردی؟ زۆر سپاس بۆ ئەچینە تەکیە کۆچەر عوسمان وەرەگرین کە کۆچەر سڵاوی خوارد لەبێ زۆر سپاس زۆر سپاس دادەگیان تۆ باشیت خاتو کۆچەر بەگورە وڵامی پرسیارەکە عەسر بیگۆڕە خوارد لەگەڵ بێ خاتو ئیمان بەکر لە تەکی وەردەگری خاتو ئیمان سڵاوی خوارد لێ بێ ئیمان خان سڵاو لە تۆش بەڵێ پرسیارەکەمان نەزانی یەکەم نوێژ کە فەرز کرا لەو پێنج نوێژە کامە بوو نوێژی نیمەڕۆ بوو نوێژی نیوەڕۆ بەڵێ دەستخۆش خوارد لەگەڵ دەستخۆشتان خوارد لەگەڵ بێ بەڵازان ڤیتیەکمان هەیە کە دابەشکردنی سەبەتەی خۆراکە لە خەلیفان پێکەوە بینەری و ڤیتیە دەبین خی گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێڵخوازانەوە هەستاوین بەدابینکردنی 105 سەبەتەی خۆراک بۆ خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە
بە لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین خی گەورە پاداشتان داتەوە هەردەم ئێمە بە هاوکاری خێرخوازان بەردەوام بووین لە پرۆژەکانمان لە چالاکیەکانمانەوە لێرەوە دەستخۆشان لێکەین خی گەورە پاداشتان داتەوە سەرکەوتوو بن ئینشاءالله. بەناوی خدای گەورە و مهرەبان سەرەتا بە خێرهاتنی کەناڵەکەتان دەکەم و دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خەلیفان دەکەم کە ساڵانە چەندین جار کۆمەک و هاوکاری بەسەر هەژاران و بەسەر کەم دەرامەتان و پەکەوتان دابەشەکە و جێگای دەستخۆشی و شانازیە لە خەلیفان کە بە پاڵپشتی دەوڵەمەندان و بە پاڵپشتی ئەو کەسانەی کە خێرخوازن پرۆژەی خێر بەڕێەکەن لە خەلیفاندا و سوپاسیان ئەەکەین و ئەوە سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جێبەجێەکەن و پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگی داوە بە خێرکردن بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر خێر و سەدەقەی لە مانجی ڕەمەزانە ئەنجام ئەدا و دووبارە و سێبارە داوای تەمەندرێژی و سەرکەوتن و سەرفرازی بۆ ئەو جۆرە کەسانە ئەخوازین لە هەر شوێنێکە کە دەستگای خێرخوازی و یاخود دەست بۆ دەستی فەقیر و هەژاران ئەگرن خوای گەورە ڕزگاریان بکە و تەمەندرێژیان بکە خوای گەورە ڕزق و ڕۆزی زیاتریان پێ ببەخشی یا رب العالمین. بەڵازان وەڵامەکانی ئەم شەو دەدەینەوە پرسیاری یەکەمانەوە بوو کە یەکێک لەو دەرگانی لە باشتا کە تایبەتە بە ڕۆژەوانە ناوی چییە؟ ناوی دەرگای ڕێیانە. لە پرسیاری دۆماندا یەکەم نوێژ کە فەرزکرا کام نوێژە بوو؟ نوێژی نیوەڕێ کە زۆرێک لە بەشداروەکان وەڵامی ڕاستیان بەدەزێنە و ئێستاش تیر و پشکەکەین بۆ وابزان بۆ پرسیاری یەکەم 18 پەیوەندیمان وەرگرت بۆ پرسیاری دووەمیش 11 پەیوەندیمان وەرگرت. ئێستا زانین ئەم شەو خەڵات یا باڵێن کێ خەڵاتەکەم شۆ ناچون کەم شۆ خەڵات دەرناچێت بەس ناوێک دەرەچێت لە کۆتایی ڕەمەزانە پەیوەند محەممەد کەرکووک. بۆ پەیوەند محەممەد لە کەرکووک دەرچوو کاک پەیوەند ئێستا ژمارەیەک دێتە سەر شاشەکە پەیوەندی بکە بەو ژمارەوە بۆی هەندێک زانیاریت لێ بپرسن. بەڵازان بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆلەوە بەرنامەی میهری ڕەمەزانی ئەم شەویشمان پێشکەشکردن لە خوای گەورە دەپارڕینەوە تاعات و ڕۆژوتان قوبول بێدە و تاعاتی کە لە ئێستادا ئەنجامی دەدەین ئەنجامی دەدەن کە خوای گەورلێتان قوبول کات ئینشاڵڵا لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.